پاش 7 ڕۆژ لە بەردەوامی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان، پەرلەمانی کوردستان دانیشتنێکی تایبەتی سەبارەت بە دوایین پێشاتەکانی ڕۆژ ئاوا ئەنجامدا و تیایدا هەموو ئەو فراکسیۆنانە وتەی خۆیان پێشکەش کرد و بەگشتی داواکرا لەلایەنە کوردیەکان یەکڕیز و تەبابن و ڕەخنەش لە پەرلەمانی کوردستان گیرا کە کۆبوونەوەکەیان سەبارەت بەو پرسە هەنووکەیە زۆر دواکەوت. هەڵوێست و ڕاستپاردەکانی پەرلەمانی کوردستان لەسەر ڕەوشی ڕۆژئاوای کوردستان بە دەنگی 96 ئەندامی پەرلەمان لە کۆی 97 ئەندامی ئامادەبوو پەسەندکرا. لە کۆبوونەوەکەدا و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەو تێکدا گوتی گەلی کورد مافی خۆیەتی نەک ئیدارە و هەرێم بەڵکو دەوڵەتی سربەخۆی هەبێت و هەروەها تیشکی خستە سەر ئەوەی کە هەندێک کەس لە پەنای هێرشەکانی تورکیا پەلاماریایانی ئیسلام و پێغەمبەرەکەی دەدەن. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی زۆر بەڕوون و ڕاشکاوی ئیدانەی لەشکرکێشی سوپای تورکیا و بەزاندنی سنووری ڕۆژئاوای کوردستان دەکەین کەمە پێچەوانەی هەموو عرف و یاسانی و دەوڵەتیەکانە زۆر بەتوندی ئیدانەی کوشتنی منداڵ و ژن و خەڵکی مەدەنی دەکەین کە دیارە ئەمەش بە پێی یاسا و عرفی نێودەوڵەتی ڕێگە پێنەدراوە بەداخەوە بە ناوی سوپای محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەم لەشکرکێشە کراوە کەمە دەپرسم ئایا سوپای محەممەد کە چوو بۆ شوێنێک منداڵی کوشتووە ژنی کوشتووە خەڵکی بێتاوانی کوشتووە و سنووری وڵاتان و خەڵکی کێ بەزاندووە هەمیشە ئەم ناو نیشانانە بەکار هاتووە بەرامبەر بە گەلی کورد لە ڕابردوودا و هەر دەسەڵاتێکی زاڵمیش لەسەر ڕووی زەوی ئەگەر بەرژەوەندی بیخوازێ ئەم ناونیشان و ئەم ناوانەی بەکارهێناوە. لە کۆبوونەوەکەدا لایەنەکانی تریش وتەی خۆیان پێشکەش کرد و تیایدا نەوەی نوێ و بزوتنەوەی گۆڕان ئیدانەی هێرشەکەی تورکیایان کرد بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان. زۆرێک لە وڵاتان لە دوور و لە نزیک زۆر پێش پەرلەمانی کوردستان هەڵوێستی خۆیان ڕاگەیاندووە و بە پێی توانای خۆیان کاریان کردووە بۆ ئەوەی کاریگەریان هەبێ لە کۆتایی هێنان بەو هێرشە ناڕەوایی دەکرێتە سەر خوشک و برایانمان لە ڕۆژاوای کوردستان. بەڵام ئەمڕۆ دوای 7 ڕۆژ پەرلەمانی کوردستان دانیشتن دەکات. بەڕاستی ئەمە جێی نیگەرانی و سەرنجی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە بە سەرجەم پارچەکانی تری کوردستانیشەوە. ئیدانەی لەشکرکێشی دەکەین بۆ سەر خاکی ڕۆژئاوای نیشتیمانمان. ئامانجی لەشکرکێشی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئامانجی لەشکرکێشی سوپای تورکیا لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ سەر ڕۆژئاوا لە ناوبردننی ئەزمموی خۆبەڕێوەبەری و دروستکردنی و گۆڕانکاری دیمۆگرافیا بوو بەڵام خۆشبەختانە سەرکەوتوو نەبوو. پەرلەمانی کوردستان دژە شەڕە و داوا دەکەین هەرچی زووە شەڕ و لەشکرکێشی و ململانی سەربازی کۆتایی پێبهێنرێت. هەر لە کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەکەی پەرلەمان کۆمەڵێک هاوڵاتی و چاڵاگوانی مەدەنی لە بەردەم پەرلەمانی کوردستان گردبوونەوە و داوای پشتگیری پەرلەمانی کوردستانیان بۆ ڕۆژئاوا کردو. لە کۆتایی کۆبوونەوەکەدا پەرلەمانی کوردستان 12 ڕاستپاردەی بۆ پشتیوانی ڕۆژئاوای کوردستان پەسەند کردو. هەڵمەتێکی نیشتیمانیشی بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ بەدەمەوەچوونی لێقەوماوانی ڕۆژئاوا ڕاگەیاند. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.